بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید. شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە، وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێ نانمانەکرد. ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی. ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە. هەمووان باسی ئەکەن. شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی؟ ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە. سڵاو بەڕێزان، خۆشحاڵم ئێوارێژ هاتمەوە دیداری ئێوە بۆ ئەڵلقەیەکی نوێی خوانی ڕەمەزان. ئەڵلقەی ئەمڕۆمان میوە ڕازێنینەوانێ لەگەڵ شیرینی ئەدای ئەنین و گەرمەشامیشتان بۆ حازرەکەین بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید. سەرەتا شووتێکەمانە جنین دیارە شووتی میوەیەکە هەم بۆ ئێواران هەم بۆ پارشێوان خەڵک حەزی لێتی، بە تایبەت لە وەرزی هاوینە زیاترە خوڕێ. ئەم ئێوارێ لەگەڵ میوەکانە شووتیمان ئامادە کردووە لەگەڵ ترێ و لالەنگی و مۆزە ئەو کێوی و لەگەڵ شلک ئەم شیرینیەش. ئێساش دەست دەکەین بە ئامادەکردنی میوەکانمان و ئەیڕازێنینەوە لەگەڵمان بن. مۆزەکەماندا ئەنین بە شێوەی دار ئەیکین، بە شێوەی دارخورما. ئەم کێویانی بۆ پاکەکەین. ئێستاش کێوەکانمان بەم شێوازە لە تەکەین. دیارە بە هەر شێوازێ حەزکەن ئەتوانن. ئێمە ئەم شێوازەمان هەڵبژاردووە. ئەمە شێوازی لەتکردنی میوەکەمان بوو بەم شێوە ڕازانمانەوە لەگەڵ ئەم شیرینی و ئەم شووتیا دامانناوە. ئێستاش گەرمەشامی ئەبرژێنین. گەرمەشامیش یەکێکە لە بەرهەمەکانی سەعید ئەم شەو ئەیبرژێنین. گەرمەشامی خواردنێکە زۆر بەمان حەزمان لێیە، زیاتر کە بەدیار تەلەڤیزۆنە دابنیشینیان لە کاتێکا کە میوانێکمان بێ ئەو مناڵ زیاتر حەزی لە گەرمەشامیە. دیارە ئەم شتانەی ئەم شەو شتانی ئاسان بوون دروستمان کرد و ڕازانمانەوانێ و کردمان بە بەرنامەیەک و ئەم گەرمەشامیەش بە سپۆنسەری بەرهەمەکانی سەعید پێشکەشەکەین بە ئێوە. کە هی بەرهەمەکانی سەعیدە بەکارهێنین بینە مەنزەڵەکەمانەوە. فێکەش ئەکەین بەسەر گەرمەشامەکەیە و سەری ئەنینەوە، چونکە لە کاتی سوورکردنەوەی گەرمەشامیە دەنگەکانی گەورە ئەبێ سەرەکەی داپۆشین. ئێستاش گەرمەشامەکەمان ئامادە بووە، داگرین و لەگەڵ شیرینیەکە و میوەکانە پێشکەشیەکەین.
وەکو بۆ شێوازی بۆم باسکردن میوەکەمان ڕازانەوە لەگەڵ شیرینی و گەرمەشامەکە پێشکەشم کردن دیارە ئێمە شێوازێکەمان هەڵبژاردبوو بۆ میوەکەمان بەم شێوەیە دەرچوو ئێوە ئەگەر حەستان کرد هەرچی شێوەیەک خۆتان حەستان لێ بۆتانن بیڕازێننەوە بەرهەمەکانی سەعیدمان بەکارهێنا گەرمەشامەکەیان شایانی ئەوەیە بەکاربهێنرێت بەڕاستی بەرهەمەکانی سەعید بێوێنە و تاکن بەرهەمەکانی سەعید کوالەتیان بەرزە و پڕتام و چێژن هیوادارم پێوەش تاقیکەنەوە بەرنامەی خوانی ئەم ئێوارێشمان کۆتایی هات هیوادارم ڕۆژ و تاعەتی هەموو لای قبول بێ تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ بەرنامەی خوانی ڕەمەزان بە ئەسپۆنسەری بەرهەمەکانی سەعید شێخ حسێن ئەزموونی 44 ساڵی هەیە وەکو خۆی ئەڵێ مناڵ بووم لەگەڵ باوکمە کاری چێژ لێنانمانە کرد ئێستا خاوەنی چێشخانەی خۆیەتی ئەمڕۆ بریانیەکی زۆر خۆشی دروست کردووە هەمووان باسی ئەکەن شێفجان پێمان بڵێ چۆن ئاخۆش دروستیەکەی ئەگەر برنجی سەعید بێ خۆشترە